دوستانن ئەزیزانی من هاتینەوە بۆلاتان لە لایڤێکی تر خۆشەویستان. چیرۆکە تەواوەکەین پارتی دووی یاریکی ترسناکە، یاری The Dark Pictures. خۆشەویستان دوێنێ شەو لایڤمان کردەوانێ تقریبی 2 ساعات تێپەڕی بەشێکی زۆرمان لە چیرۆکە تەواو کرد، بەڵام بەهۆی چەند هەڵەیەکەوانێ ستڕیمانەوانێ لە یوتیوبەکە. ئەمە بڵین ئەتوان بڵین ئەوەی خۆشەویستانی کە پارتیەکەمیان نەبینیوە کە نزیکی 2 ساعات بوو، پارتی دووەمە. بەڵام هەروکو بیرخستنەوەیەک چەند شتێک باسکەین، معلوماتێک و بیرخستنەوە، هەرچەنە شتێکی واژ نەڕۆشتووە لە سەر یاریەکە. بەڵام ئەم باسی چیرۆکێکەکات ئێستا بڵین لە مەجموعەیەک لێکۆڵەرن، وەکو فیلم دەرکەر و کۆکەرەوەی معلومات و کۆکەرەوەی زانیاری گەشتەکەن بۆ ئەو شوێنە ئوتێلەکە. ئەم ئوتێلە وا ناوی دەرکردووە کە هەرچ کەسێگەچێ بۆ ئەم ئوتێلە کۆمەڵە شتی سەیری لێبەسەرێت، هەتا بگرەوەی کە زۆرێک ئەکوژرێن لەویە، یعنی زۆرێکیان ئەکوژرێن و نامێنن. ئەمە ئاوا ناوی دەرکردووە ئوتێلە. ئەم مەجموعە گەنجەش ئەچن بۆ لێکۆڵینەوە لەسەر ئەو بابەتە. لە لایڤی پێشوە مەجموعەی میشنی زۆرمان کرد، مەجموعەشتمان بۆ دەرکەوت کە ئێستا هەر لە گەڕانان، یعنی ئێستا لە چوونەتە ئوتێلەکەوانێ لە ئەوڵ جار دوو کچ ژن و پیاک ڕۆشن تازە زەواجیان کرد بۆ چوونە ئوتێلەکەوانێ، لەوە دەستی پێ کرد چوونە ئوتێلەکەوانێ و لێ شەومانەوە. بەڵام هەر لە یەکەم شەوە ئەوە بوو هەردووکیان کوژران، هەم ژنەکەش کوژرا هەم پیاوەکەش. دوای چەند ساڵێک دوای ئەوە ئێستا ئەم مەجموعەیە هاتوون بۆ ئەوی بزان ئەمە چییە، خەڵک باسیەکەن وەکو ئەفسانەیەک ئەمان بیستویاناڵن، ئەفسانەیە بەحساب کە هەرچێک بچێتە ئەو ئوتێلەوانێ ئەکوژرێ. ئەمە قەناعەت بە شتەکە ناکەن، خۆیان چوون بۆی لێکۆڵینەوە لەسەر ئەم بابەتەکەن. ئیتر تووشی چەند ڕووداوێک بوون، بەڵام ئێستا ئێمە لە گەڕانان، یعنی یەکەم شەویانە ئەمان هاتوونەتە ئوتێلەکەوانێ. باشە، یەکەم شەویانە هاتوونەتە ئوتێلەکەوانێ، بزانین ئێستا چیرۆکەکە دەست پێ ئەکا، بەڵام بەس هەنێش ئەچینە ناو تەواوی بابەتەکەوانێ. زۆر چاکە، با لێرەوانێ هەنێش چاکەین. هەتاوەکو نێوردۆردە لایڤەکە خەڵکی ژێتە ناویەوانێ. ئێستا ئەچینە ناو بە تەواوی چیرۆکەکەەوە، بەڵام تقریبی ئاوا تۆ زەتر وردۆردە ئەچینە ناو با چیرۆکە وردۆرە دەستی پێ ئەەکەین. بەڵام با لێرەوانە ئێمە ئەم شاشانی بەردەمی خۆمان چاکەین و لایڤەکە بە تەواوی حازرکەین. جا لە بەشی دیسکریپشن، لە بەشی دیسکریپشنی ڤیدۆکە مەجموعەیەک معلوماتی باشمان لەسەر یاریەکە داناوە، هەر کەسێک حەزی کرد ئەتوانێت بیخوێنێتەوە. مەجموعەیەک زانیاری زۆر ورد بە جوانی دامان ناوە لەسەر یاریەکە، وە کورتەیەک لە چیرۆکەشی تایە، مەجموعەیەک معلوماتی زۆر باشی تایە. هەر کەسە حەزی کرد با بچێت لە دیسکریپشن بیخوێنێتەوانێ، معلوماتی باشی تایە. لە بەشی دیسکریپشن دامان ناوە. زۆر باشە. داوا لەو ئەزیز و خۆشەویستاناکەین کە هێنە ناو ڤیدۆکەوانێ لایکی ڤیدۆکەکەن و ئەگەر تازن بە چەناڵەکە سەبسکرایبی چەناڵەکەکەن تاوەکوونێ لە تەواوی ڤیدۆکان ئاگادار بن. کاکە یادی خۆشەویست بەخێر بێی بۆ ناو لایڤەکەم.
کاکە یادیان ماینیکرافت ناکەین. کاکە ئەنەس تایبەتە بە یاری ماینیکرافت. ئێمە کاتانە تەقریبی لایڤمانەیە و یاری ترسناک. ئەم چیرۆکە تەواوەکەین، چیرۆکێکی زۆر خۆشە، یاریکی زۆر خۆشە. کاکە ئەنەس تایبەتە بە یاری ماینیکرافت و یاریەکانی تر، بەڵام لایڤەکان عایدی منە. خۆشەویستی. ئەمە لێرەیە بوو، دوێنێ لایڤەکەمان تەواو بوو. ئێستا چن بۆ باڵەکۆنەکە، ئەنێ بچن بە حساب معلومات کۆکەنەوە، وەکو بڵی زانیاریە کۆکەنەوە لەسەر شوێنەکە. This is old as hell. Everything here is old as hell. I was expecting an old exterior, but remodeled inside. لەسەرەتای ڤیدیۆکە مەجموعەیەک شتمان باس کرد و لە دیسکریپشنیش مەجموعەیەک شتمان نووسیوە، معلوماتێکی باشمان لەسەر یاریەکە نووسیوە بۆ ئەوانەی کە تازن. ئەما بێ بخەینە خوارەوە. باشە. بچینەوە لای پەیژەکە. Island beaches with dead fish, animals in the wood, anything. Whatever it is, it's dead as hell. بێمە پاڵپیۆنین بیکینە بەردەم ئێرە دوێنێشەوە تەقریبی ئەمەشمان کرد، بەڵامی تر کە چوینە ئێرە لایڤەکەمان وەستان. لێرە تەقریبی لایڤەکەمان وەستان. چینەوە سەرۆجەم بکەین، ئەنێ بە ژێرە مایە بڕین، چما بێ بە ژێرە مایە بڕین. لێرەوە لەم پێشە چینە خوارەوە. ئەوە چاودێریەکرێن، ئەمە چاودێریەکرێن، هەم زەلامە هەر چاودێریە نەکا بۆ هەر شوێنێکە چەند چاودێریە نەکایتر لەکوێ وەکو مارپیانۆیە نازانین چی وەلام دەرگایە ناکرێتەوە. بێ شتێک هەبێ بیدۆزینەوە. ئەم دۆڵابێ بێوە بێنینە ئەم لاوە، نازم بینە ئەم لاوە.
لشو هاتي نمو أبي بينينا إيرا بيما بي ستيكشت سلام كاكا حميجان بخير بي ما ببينا إيرا إيه بيما بيم جاريان باشا ببچينا السرو زين ما أچن بو هين كاكا حميجان بخير بي سلام لتوش ما ببچينا السرو بيما بي هادي إيه طا خويتي يبي بو وكو بليها وكو إنك بابا بارينو أوبر هادي بزين وايا طا خويتي باجاتي جابن بيجي بچين بسترو This should work. Mark, you okay in داي there? I'll be right back. دايايەوە دايايەوە ئەو کچەکەڵێ مارک تۆ باشی نازان چی لێوە وەرد سەوتیە جا باشە ئەمە چیمان کردەوە مادایە ئەو پێیژەیە لەبەر چی بۆ پێیژەیەماندایەوە ئێمە ئالێوە هاتین وازان بێ بچینە و کونەوانێ دەیتوان جارە دۆڵابەکە بێنینەوە ئەو سەر وەرە ئاها ئێستا تەواوە بێ بێنینە ئێرە کاکە حەمەدیانەگە بە 7,000 کڕی بێتە زۆر باش کڕیتە بۆ پلەی چەند کڕیتە بۆ پلەی 4 کڕیتەیە یا بۆ پلەی 5 خۆی بە 20,000 وڵاتە زۆر باش کڕیتە باش هاتین باش هاتین ئەگەر بە 7 کڕی بێتە زۆر باش کاکانە زەمڕۆ ڤیدیۆ مایکرافتی دانا لە سەرەتاوە بۆ فێرکاری و خۆشەویستانی کە نەیان کردووە معلوماتی باشی تایەوە ئەم هینەش کە داینەوە دەرگایە کرێتەوە مش داخراوە مە چی لێرەوە بڕین You can do this. ئەو کلیلە ئەو کلیلە بێنە مش کلیلەکەی دەرگاکەم Got it. ئەو کلیلی دەرگاکەی پاشان دەرگای لێرەوە کرێتەوە کرێوە ئۆ هاتۆ سەر هەمان ڕێگە هاتۆ لای کچەکە جاوە کلیلەکە هێ نامان کلیلی باڵەکۆنەکەیە ها کلیلی و دەرگایی کە ناکرایی باڵەکۆنەکە کووە دەرگاکە لەکوێ بوو لێم تێک چوو ها دەرگایەک نووسرا بوو باڵەکۆن خۆشەویستان بیرتان ها ناکرایەوە ئەو کلیلەی ئەوەیە بەس نازانم کوا دەرگاکە بیرم چوو ئەمە لێوە هاتین وەبزانم ئەمەتە کلیلی ئەم دەرگایە کلیلی ئەم دەرگایە وەڵا براکەم شریدی پلەی 5 بە 7 کڕی بێتە زۆر باشە بۆ پلەی 5 بە 25 زۆر باش کڕیتە ئەگەر کێشەی نەبێ بێ عیبێ Just come on. It's not that high. My vertigo is saying otherwise. هەڵە تۆ باشی هەڵێ زۆر زۆر باشم جا ئەم دوانە دوێنێ شەو باسیشمان کرد ئەم دوانە پێشتر خۆشەویستی یەک بوون بەڵام ئێستا لە یەک جیا بوونەتەوە You look amazing as usual.
جاسە پێڵە لە تۆر جوانی و نە سەیری خۆمەگە پێڵە لە تۆ هەر جوانی و نە سەیری خۆمەکە نێبا بڕۆم شتێکم بینی لەو سەرۆمانە چی نەڵێم هینن تەواو زۆر چاکە کڕێتەعای بینیە دەست خۆش ئەمە زانی چیە دایانناوە ئەمە هی و کچ و هینەیە ها کچەکەیە کە هینی کرد ها کە کچەکەیان کوشت لە پارتیەکە داماننا ئەمەیان چیە Okay, check this out. ئەمەی هەڵمسە Who? H.H. Holmes. کڵاکە هینە هەڵمسە نێم دەستی وە ئۆی ئۆی برا ڕۆنەکەم No! I just... نە تۆ باشی This fucking thing popped out of nowhere. وڵای زیێڕەم کردەوە چی بوو ڕۆحم چوو See? ئەڵێ تۆ باشی Some kind of animatronic? ئەڵێ بووکەیەکە مەترسە هیچ نییە ئەڵێ چی بووکیەکە هەر زیێڕەم کرد Scared you. It scared you twice. Hey, Charlie, it's 8. Dinner time. Damn it. ئەڵێ وەرە کاتی نانی وارێ وەڵای هاوڕێیان هەر زیێڕەم کرد داڵغمدا یارەکە نەمابوو So I keep Charlie Na waiting prodaj till człoganem. the end of it. Hey, be civil with Charlie. ئەڵاچی نانی وارە بخۆین Be uncivil blowing up on هەر me. باڵەکۆنەکەیان لەبیر چوە Myself. سەعات 7:50 I'm the دقیقە one doing the talking on camera, not هیوارم Come on, you came in hot on him and you know it. Not that you're wrong, but you know he meets anger with more anger. This is on him, Mark, not me. خۆش ئەیسان ئەمە لێرە ئەڵێ ئەمەیە بچین بۆ باڵەکۆنەکە باشترێکە ئەمیژەڵە نا بە بڕین هینکین نانی ئێوارە بخۆین تازە تووشی ڕووداوێگە بین لێرە ئاوا بڕۆ I know Charlie can be a pain in the ass. جاباسی چارلیەکە ئەمە لەگە چارلیا کێشیانێ دایمن ئەم ڕقی لێ Can't say half the shit he writes. دامدوان دایمە It may look شەڕشیانە good on the page, but there's more to it. I'm trying to help, and he throws it back in my face. Because he thinks you're just trying to get content for your show reel. What if I was? That's how directors have to be. It's their job. They have a vision. Ego has to play into it a little bit. That's why I just shut up. باسی چارلیەکە ئەمە ئەڵێ چارلی ئەمر زۆرەکە ئێمە ڕاستە هاتوین بۆ ئیشێک بەڵام پێیز ناکەونە ئەمرمان بە سەراکە و ئەم شتانە کچەکەش ئەڵەوان نییە تۆ هەڵت لێ تێگەیشتی Path to success. چارلی ها پیاوەکەسە پیاوێکی تیا بووی کە بەدوێ پاکەتەکە یاگەڕە Doesn't matter. One way or another, I am moving on from Lanet Entertainment. Good for you. That's definitely the right call for where your career is going. That جا کچەکەش ئەڵێ هین ئەگەر ئەوە بێڵە من واز دێنم لەم ئیشە ئەم کۆمپانیایەکە ئیشە بە حساباتون لەگەڵا بۆڵێ کۆڵینەوە ئەڵێ من وازی لێ هێنم تااقەتم نەماوە So do you. We all do. کچەکەش خەریکە دەسە قەناعەتی What a stunning performance. You should give up news and be an actress. I was quite moved by all that. Fucking Oscar worthy. You don't know what we were talking about. I heard enough, thank you. I know what Oh, betrayal Charlie. sounds like. Julie I'm Lachsakan. deeply disappointed in you, Mark. Whatever your future plans may be, right now, you work for Lonnet گوێ لە قسەکان بوو and Lonnet Entertainment employees are meeting for dinner to speak with our host. ئەڵێەوە غەڵەتن لە بیرکردنەوە لەگەڵ منە ئەویش ئەڵە چارلی داوای لێ بوردنەکەم Employees are professionals, yes? So start acting like it. Great. Happy? پێی گوێ لێ بوو لە قسەکانی داوای لێبوردنی کرد کوڕەڕەشەکە بەزەڵە ناتازە من خۆم گوێ لێ بچیتان و ئەمیش ێسام کچاڵە هیچ وازی لێ بێنەوە ڕەفتار و شتی هەروکو مناڵ وایە زوو تووڕابێت تۆڕێکی گوێ لێ بوو کەیەوە چیتانەوە و تو چیتان نەوە ئەمەش پیاوەکەی ئەمە بکوژەکەیە مە بکوژەکەی خۆشەویستان ئەمانە دروستەکە ئەمانەکە بە بووکەڵە و اینجا کامێرەیە خاتە ناوە وە چاودێریکردن کامێرەیە خاتە ناو بۆ چاودێریکردن چیرۆکێکی زۆر زۆر خۆشە تا وردە وردە لەگەڵ یا تێکەڵبی ئەچتە ناو ناوەڕێکی چیرۆکە کەەوە هەموو چایانی کردو بە کامێرە
ئەوەن جارسەوە چارلێت تووڕێ کە جووی لەمان بوو کە باسی ئەمیانە کرد ماژاتم بۆلام بۆ نانیێوارە چۆنن هاوڕێیان وەڵا چارلێر باشە تووڕێ بوو لێشی بێ Think it's okay if we pour some wine? God, please do. Has anyone seen Mr. Dumet? وەڵا کەس مستەر دومێتی بینیوە Who doesn't show up to their own dinner party? None of you did anything to piss him off, did you? No, Dad. کاکە حەمەدیان بەسەر چاوهەڵەین دەینین He's probably ئەوە going to dinner himself. ئینەکە چیرۆکە ئەەکەم بە کوردی بۆ ئاگەم جار لە کۆمنتەکانە What من you've done with your hair. We started on the wine. Hope that's all right with you. Dumet? Yeah, that dude ain't coming. هەڵە دومێت نایە چاوەڕێی دومێت مەکەن ڕۆشتووە Saw all the snide things you tweeted from his limo. I didn't. What are you talking about, Jamie? He got back aboard the ferry and left. What? لە چۆن دومێت ڕۆشتووە Right after we got to our rooms. He just left. You're sure? Can't be. You must be mistaken. I'm not blind. I know what I saw. Why would he leave? That makes no sense. ئەڵە لەگەت چێکا بینیم زۆر بەپەلە بۆ ڕۆشت ناکە تواری بەلەمەکە بوون ڕۆشتن You were right. There was some kid here. I saw مانج them لایەن together. سەیرە ئەڵێ ئەو عەقدی لەگەڵ ئێمە هەبوو چۆن ڕۆشتووە Perfect Charles Lonnet plan comes together. What's دەسە چی بکەین پلانی داهاتوومان چییە Why would he invite us here? لایەن and سەیرە ئەڵێ ئەو ئێمەی داوات کردووە بۆ ئێرە بەڵام خۆشی ئەڕوە لایەن سەیرە I'm about done with you all questioning my judgment. The man tells me he has artifacts useful to our investigation. Look around you. Did he lie? There has to be a legit reason he left. بۆ بە مناقەشیان ئەڵە سەیرە ئەو ئێمەی داوات کردووە خۆشی ڕۆشتووە Am I the only one who's getting really چی بکەین freaked out by this place and by Mr. Dumet? As much as it pains me from the depths of my soul to say it, I'm starting to side with Jamie on this one. Thank you. میژەڵە من لەگەت جیمیام جیمی ڕاستەکە میژەڵێ He's ئەو not here. ئەڵێ من زیێڕم کردووە لێرە شوێنەکە زۆر ترسناک دیارە He had to go back to establish an alibi. What are You know. So when our bodies wash up on the other side of the lake, he has plausible deniability. Oh God, Jamie. Can you stop trying to make this worse? You're not helping. Okay, fine. Just don't come crying to me if you end up dead. What is wrong with you? I'm just saying. لای سەیرە ئەڵێ تۆ خەمی هینەکەتە خەمی پاکەتەکەتە بۆیەوە عەسەبی بووی An extra special ئەڵێ ئەو وتان باسی منەکەن هێشتا پێشمەڵەن بۆ عەسەبی بووی right now. See? That explains why you're in such a great mood. So what are we doing? We just gonna sit here and pretend to eat? What's the plan, Charlie? هەڵە چارلی پلانەکەمان چییە ئێستا ئێمە هەر لێرە دانیشین بۆچی هاتوین با خەریکی شەکەی خۆمان بین کابرا لەکوێیە ئێمە چی بکەین لە موتێلە چۆڵە کاکە حەمەدیان بەسەر چاوەی خەینە بەرنامەوە هەچ خۆشەی سێداوایە جاریە کات ئێمە هەوڵەین بە لایڤ بێیان بە ڤیدۆ بیکەین چکە سپاس بۆ خوا سێ ئادمینین فرێ هەموو یەکەین All right, enough. I'd like to propose a toast. It seems as if this may well be our last supper as a team, given how you've all been acting. ئەڵەم لەمێ خوشتەکە بە خۆشی بڕوا نامێ کەسمان پەرتەوازە بین شوێنەکەشمان دوورە لە ناو شارەوە ئیشەکەی خۆمان بە باشی بکەین باشترێکە Give me a moment. I can't decide who the Judas is. I've got so many options. And of course you're the martyr. You're going to find out very soon that you won't get very far without being a team player, Kate. Enough Sunday school bullshit. Charlie, what's your problem now? You know, you don't always have to get a word in, Jamie. You do your best work when you're silent. Trust me. Come on, Charlie. You want us to rally behind you. Stop treating us like crap. Are you kidding me? You were the best damn DP I've ever worked with until Kate got into your head and made you insecure. لە باشتەکە بە خۆشی بڕوا سێ ئێمە ڕاستە ئەو نەماوە ڕۆشتووە For this, do you? بەڵام باشتر وایە You're an artist. شتەکە تێک نین لە یەکتری پێویست ناکات لەم شوێنەیە خۆمان تووشی کێشەکەین Let's see if that pays the bills. وا باشترە لە یەک تێ بگەین You can blame my mood on Erin. She lost my smokes.
Cheers, everyone. ماني دعوات كردو خوشي روشتو. Drink, bitches. Oh, fuck off, Charlie. You're the director. You're not God. You're not the king. We're not your royal subjects that must kiss your ass and cater ام to your كسالي من خراب من غلط ما كرد بخرابي باسي تشارلي ما كرد. انا ما بخرابي باسي تشارلي ما كرد بس وانيه. Oh, this is just priceless. Of course you're enjoying this. Enjoying watching Charlie lose all control of his precious plan? Yeah, maybe a little. Enough! تازه تشارلي بو بسینیان وکو سروشی کلیاتو بویان بو برای نشان دریان. Look at where we are. Is that what وکو you هینی think? کلیاتو بویان ها وکو رای نشان دریه سام بو برای نشان دریان. Unbelievable. What do we do? We're like alone here. We don't have our phones. It's not like we can leave until he's back. May as well keep busy. Okay, yeah, I'm done. I'd rather be staring at a blank wall than sit here any longer. ولی کم مناقشه کردن و مناقشه کردن بین باری کبچه بلایشی خویه و بوی هول بینگینه نتیجه. Mark, من بوی ایشی کی باشه تو این you دیره. want to follow Kate around like a lost dog, or should we start planning what gear to pull? There's good light in the lobby, minimal setup time. We can be good to go in 15. Then let's do it. At the very least, your sets were the most entertaining I've ever been on. باشه به هول بین شتک هر به آرامی برو باش تریگه. Working for me is never boring. Yeah. We should get Aaron to pipe in a laugh track to our headsets so we never miss a beat of the Charlie line at Comedy Gold. حالا چارلی که بخویه دی بخویه لاله خراب نی پیای کی باشی ما تقریبا لانه غلط دیو تگیشت بیدیم. Mark is right. Light in there is good. Just need to set up a couple fills. Won't take long. Great. مەژەر خەریکی بووکەڵە دروستکردنە و کامێری تێگە یەکی وەکو چاودێریەک بەکارێنێ خۆی داناوە بۆیان ئێستا بەم ئێرگن یاریەکەی سەعات 9 شەو لە ژوورەکەی خۆیەتی ئەمە نەخۆشە ڕەبوویەتی بێم ئەمە بەکاربێنێ Hello? Guys? ئەڵێ چۆن چییە جەماعەت چی لێیە سەوتی یەکێکی ئەگری ئەترە ڕەفیقەکانی خۆیەتی ئەمەش ترسنۆکە ئەم دەرگایش داخراوە ئەو سەوتە چی بووە گریا ئەم کچە تۆزە ترسنۆکیشە
هیچ نییە ئێرازانن هیچی تیان نییە زۆر سەیرە هەموو چێلە زۆر ترسناکە ڕۆ زرم و کوتە چییە Just being dead ain't enough to stop me from killing again. شێرە دەرگای لێ نییە سەوتە لێرەشەوەیە دەرگانە داخراوە چی ئەمە سەوت و مەوتە هەر زێڕەی پێکردم وەڵی بگەڕێنەوە بۆ شوێنی خۆمان سەوتە ئا لێرەوەیە ئەو تا لێرەوەیەت یاڵڵا ئەو چییە و برا ڕۆنەوەم کارەوە بڕە وا خۆی زۆر خۆش بوو جا کارەوە ژۆڕێ ئەمە لەکوێیە ئەگری یەکشت نابینم بەڵام کچە دامەوە زیێڕەی کردوە بزانین هیچ نابینم بەس زرم و کوتە چییە گۆرانی ئەڵێ بۆیە نەترسێ زیێڕەی باونی شووە خۆشی کرد دەرگاکەش داخرا کورە بیکەرەوە وڵای هەر زیێڕەی پێکردن خۆشەویستان با لێرە بۆستین ئێستا و کچە بە حساب چارلی بوو بە هینیان وەکو بڵێ بوو بە ئەها وەکو بڵێ بوو بە ڕەنیشاندەریان بە تەواوی بەڵامی تر ئەبێ بزانین لە دوای پارتیەوە چی ڕۆیە دەخە بە لێرە بۆستین زۆر چاکە برا مش پانێ بە خۆیەیە سام لە ڕەشەش پانێ بە خۆیە جێستە بەمەڕین مالای تێداگرسێنین
ئەمە لە زۆر ترسناکە خۆشەویستان بڕواکە هێتا چتە ناوە هاڵێ یاریەکەەوە چیرۆکە خۆشترە بێ مەدای دومێت داگەڕێمسە دومێت مە چی بوو دەرگا بوو مە چی لێ لای بەمەمان نایە شتێکی زۆر گرنگ نییە ئەمە شتێکی زۆر گرنگی تیان نییە دەرگایش ناکرێتەوە لایتەکە برا ڕوونەکەم نەکوژێتەوە ژوورەی چیتیانەوە شو بڕین لێرەوە بڕینە لێرەوە من دەرگایەمان نەچوینە ئەو ڕسمانە چییە هیچ نییە ئۆ ئەمە هینە ئەمە شوێنی ئیمزا و شتەکان هاتینەوە بۆ ئەوێ بەڵام ئێمە هیچمان بێرە نییە وابزانم زان ئەمە شوێنی ئیمزاکە نییە لەوێژ ناچێ وەڵای نازم Great. Into the creepy maintenance room in the creepy hotel on the creepy Yes, she, island. man. Shoot a doc about serial killers all alone and without my stun gun. Choices, Jamie. Make better choices. This is your own damn fault. پەنجەرەوە سەیری هیچەکە ئەمەشمان بەمانە نییە ئەم شتە زیایانە ئەم وەرەقە شتە زیانەمان ناوێ ئەمە کوێ چێلێکی زۆر ترسناکە ئەمە چی ئەمە بە سەوتمان تەجیل نەکە دڵم دەرگای بکرێتەوە ئای نازانم دیسانەوە هاچینەوە بۆ ئەو جیۆ تو با لێرە بڕێنەوە بۆی سەرمانە تێک نەچێتەوە چێلێکی ترسناک لەپڕ شتێتە بەردەممان کارەبای تیان نییە کارەباشی تیان نییە کێشەکە ئەوەی ئەم دەرگایە کرێتەوە ئەمەیان ئەرە وەڵامەیانە کرێتەوە باش هاچینە بۆ هینەکە مەداخراوە کارەبا نییە کارەبا خۆشەویستانەگینە شتێکمان لێیە کرد ئەمە چییە تۆ تاریکەوە بزانی هیچی دوو بڕۆشنایە زۆر باشترە لەوەی ئەوە بە تەنیاڕن بە تەنیا باشنی
پیسە بچینە بۆ شوێنی هینەکە، شوێنی ئیمزاکە. پێماوێ بۆ قادرمانە بچینە سەرۆیان لێرە بزانین بۆی شو ئەمە داخراوە بچینە چەکمەجێ چی تیاوەشم ناکرێتەوە. ئەم شتانە چی زەرور بێ ناکرێتەوە. یەک دەقە خۆشەویستان خۆ حازرکەی بۆ شتێکی لە ناکە. شتێکم بینی ئالێرە ئەمە پارەکە ئێمەمانەوێت. مانەوێت ئەچینە سەرەوە، بەڵام بەس شتێکی وا گرنگی تیانەوە. شتێکی وا گرنگی تیانەوە لەشۆ بچینەوە بۆ لای ئێرە. لەو بەڕاستەمە چی ئەمە لێرە؟ کۆدە 1 2 3 4 چی بوو نیکردو؟ وڵا نیکردو. ئەمە کێشەیەزان خۆشەویستان ئەم کۆدا لێ بدۆزینەوە. صفر 451 ئەوەشمان کردەوە. شتە قۆڕەکە ئەمە لە دەرەوە لە پارتیەکە ئەمەمان کرد، ئەمە لە پارتیەکە کرمان بۆستە پەلەمەکەن. ئەمە زەنی چۆنە ئەلەی سەرەوە چۆن بیمە سەرەوە. ئەمە 1 پەلەمەکە بێ غەڵەت نەکەی ئالێرەیە. ئەمە یەکەممان کرد، نەزانم کامیان بکەم. ئەمەیانەکەی ئەدەی ئەوە خوارەوە دوو بەسەوە ئەزانی چۆنەکو ئەو ڕەسما بێ بڕین. ئەوە خوارەوە ئەوە ئەمەیان غەڵەتە. ئەمە کوژەمە وەس غەڵەتە ئەنجا وەرە بۆ ئەم سەر ئەندەی وەرە بۆ ئێرە ئەنجا بڕۆ بۆ ئێرە. ئەگەر غەڵەت نەبێت زۆر چاکە وەکو ئەو ڕەسمە زەردە ڕێک وەکو ئەوەیکی
ئەو کارەباکەمانی نایە ئەمون بەزمە بوو بۆی کارەباکە بینینەوە کارەباکات وین جاستون بۆ لەو بێکم ئەم هەموو بەزمەمانگر بۆیە کارەباکە بینینەوە باش بوو کارەباکەمانی نایەوە وەکوە جا خۆڵایی دەرگاکەم لێ تێک چوو لایتەکەم باوکەمەوە لەوە تۆی لێرە چیەکەی لێرم ئەبێ هەوڵبەی بە مێشکێکی ئارام و یاریکەین I stirred shit up at dinner. I didn't mean for it all to end up on you. Don't worry, I get it. I'm the boss. Angst rolls uphill. Forget about it. Cool, thanks. نەڵە جەماعەتەکەی تر لە شوێن وەک سەڵتی کچەکەیە کە لە ژوورەکە بەجێمە ئەو کچەکەی لەوە یارمەتیەکە سەعات 9:28 دەقەی شەو ئەڵێ تکایە یارمەتیم بە چاوم لە هیچ نییە ئەڵێ هەوڵ بە بیشکێنە جا کچە نەخۆشیشە نەخۆشی ڕەبۆی هەیە ئەڵێ خەریکە خنکێمێکی یارمەتیم بە چاودێریشێکە چاودێریشێکن ئەو پیاوە چاودێریەکە مەزەوش لای و تاریکە ها ئەڵێ خەریکە خنکێمێکی یارمەتیم بە ئەڵێ هەناسە بە هەوڵ بە هەناسە و نەرمکە ئەڵێ خەریکە خنکێمە ناسەی چی بم نەبورێتەوە نەخۆشیشی ڕەبۆی هەیە لە تاریکە هیچ نابینم تاریکی شەبەزەوە کە کامێرەکە چاودێریەکە بووە هی ناخۆی یاڵڵە چی بوو ناخۆی چاوی لە هیچ نییە هاو بووی هاو بووی بە هاو بووی محەڵی بینێ خۆشەویستان هی پەمپەکەی لای ئەوە پەمپی هینەکەی لای ئەوە ئەوەی ڕەبۆکەی نەخۆشی ڕەبۆکەی لای ئەوە تێککەین یا ئەتاکەین وڵا بە تێککەین تێک ئەی هاوار وڵا بە کوشتمانە نا بە کوشتمانە نەیکوژێ نەیکوژنا بەس قژی بڕی جیازی ڕەبۆکەی لێ بربەس دەی بەکاری بێنە بەکاری نێنێ ئەمرێم دەی بەکاری بێنم باش بوو نەجاتی بوو تۆ باشی ئەڵێ یەکێک لێرە بوو ئێستا باوەڕیشی پێ ناکەن کێشەکەی باوەڕیشی پێ ناکەن ئەڵە من هیچێکم بینی لێرە ئێ بۆ بڕام پێ ناکەن
هەڵە تۆ شڵەژایی بوویە واستەکەی Now she's هەڵە hallucinating باەکێکم shit from بینی the show. I did not. Nothing bad happened, Erin. You're okay. No one is in there. Let's all just calm down, get Erin back to her room for a rest. I'm not fucking tired. Let's go. Come on, Erin. زانی سەیرم لە چییە جەماعەت نەیکوشت سەیریکە نەیکوشت بەس تۆزە لە قژی کردەوانێ سەیرم لەوەیە دەزانی خۆشەویستان لایکی ڤیدیۆکەن و ئەگەر تازن بۆ چەناڵەکە سەبسکرایب بکەن لەم ڕێگای لە بردم تا پڕە لە چاڵنج و لە جێرمە و کێشە ئەمە خۆشەویستان ئەمە کەیەتە سەری معلوماتێکی وردمانایەتە لەسەر یاریەکە هاوکو ناو بڕێژێت معلوماتمانایەتە ئینجاڵە من هەر سیر دەکەم بە حساب سەیری ئێماکە کە یاریەکەین من زانیاریەیە ئەڵێ هەوڵبەقە لە یاریەکە قەراری غەڵەت مێ لەبەروی کاریگەری بێ لەسەر یاریەکە و ئەمە چیرۆکەکە معلومات تایاتێکە جارێ ئەمەی هاتە سەر معلوماتێکە لەسەر یاریەکە هاتێ پێتەڵە لە هەوڵ بە قەراری غەڵەت مێ بەڕاستی چیرۆژێکی خۆشە بەڕاستی حەڕێک نییە سەیری کێچتنەوە دیارەکەەوە بە تایبەتی جا سەماعەکەی تەژوو بە دیارەم چیرۆکە و شتی ترسناکی تایە زۆر خۆشە ئەما لە باواز بێنین لەم بەزمێکە دەستمان پێ کردووە هاتوین بۆ ئیشێگاتی نیشەکەمان خەریکە لە تێگەچێ ئەم وتێ لە ترسناکە شتی سەیری دیامە معلوماتمان نییە لە سەری ئەڵە تازە کە هاتوینە بە ئیشەکەمان تاوکەین شتێکی وانە هەرەیەوە خۆتان ترساون Just give me a second to think. Excuse you. And exit stage left are oh so confident and cheerleader. What was that? وچی بۆ تەقەیە چارلی Charlie is thinking. لە چارلیە هیچ نییە بیرەکاتەوانێ پێی ڕابێرن If we don't crush this episode, we're all screwed. Are you kidding me? What? I'm just I've saying. been waiting on you for ages to باسی چارلیە کەنەڵێ بۆ بڕیاردان پێویستی بە کاتە تا بڕیار لەسەر شتێگە زۆری پێچێ کەوتنەوە زەمی چارلی یەکێگەڵە باش و یەکێگەڵە خراپە و یەکێگەڵە عیبی نییە و You think I'm lying? Really? I think maybe you're just confused about what you saw in the dark. I know what I saw. نواتەوە چارلی Here's the plan. We've already got a plan. It's leaving. Just listen. هیچیان نەخاتەوەڵێ دڵ لە دڵمێن ئێمەیشی خۆمانەکەین و تەسوەیەکی باشیشەکەین معلوماتی تاوا لەسەر هەموو تێلە کۆکەینەوە هیچ شتێکی وای تیانیەکەوە لێ بترسن ئەمیژەڵێت چۆنەوە شتەکەین ئەو مەقسەی و کابراکە چاڵەگەڵێ مێ داوات کردو بۆ ئێرە خۆشی ڕۆشت و ئێری بەجێشت ئێمە چی بکەین چۆن نەتوانین لە خۆمانەوە لە شوێنێکی نەشارەزایە دەست خۆش بۆ چارلی براڤۆ Maybe he's back now. Maybe he's not. Would it kill you to think positively just once? I guess as far as Charlie. تا یەک کێشانێ خۆشەویستان بە دوودوو ناڕۆن زۆر سێرم لێ بۆچی دانەدا ناڕۆن Don't go patting yourself on the back. I still think your priorities are fucked. Whatever. I'm going. I'm coming with you. Wait. Do you have to go? ئەڵێ تۆ ژەڕۆی I'll be right back. لە ڕۆم بەڵێ Just stay put so I know where to find you, okay? I don't care what he says. I'm done. I'm getting my shit together. Kate. I'm leaving, Mark. You ئەماڵە منە ڕۆم ئەم کچاڵە منە ڕۆم لێرە نامێنمەوە ئاوە بێتاقەتم لە وەسعە من بڕیاری خۆمماوە جێ ئاڕۆم لێرە یانیوە بە حسابێ بەجێیان بێڵێ Charlie said. We're not safe here. That outweighs having a damn job. You're right. Let's go, Erin. Everything's gonna be okay. Wait here. Can't you just stay here? ئەڵە من بەتەنیا بەجێڵن I don't want to waste any time. ئەڵێ ئەڕۆین بە سەریعی ڕۆین مەجموعەی ئیشی وردمان ماوە ئەیکەین و بۆ ئێرە بەجێ بێڵین No, don't. Sorry, just. ئەڵێ توانی داین نەخەی دەرگاکە دامەخە بۆ ئەگەر شتێک بوو هاوارکەم Of course. سە کێشەکان چارلی هەمویان ئەڵەن با بڕۆین لێرە واز دەمیشە بێنیوە چارلە لە نات هیچ شتێکی وانی و لێ بترسن با بمێنین و Okay, genius. Where are we going to look first for the Met?
I'm not looking for Dumet. I'm scouting for shots. بو بس عاد خريجي سعاد نزيكي دابيتو. Jesus. You really don't care about anything else, do you? Of course. لا سبب برين. Not to Kate. You know as well as I do. If we're set up and a camera is rolling, she'll want to. كي شقت شارلي كارل الرقبة. هنا بو برشنا. برا بوايلاتو. هو هنا لوبيا هنا كي بيشوازكي بوايلاتو. الله وإير بوايلاتو الله هيش شتيك نازانم بوايلاتو هيش شتيكي ولا مشكمانية. ها تشيلاتو ها بيشوازكا همي تيكشو بوايلاتو. I wonder if that groundskeeper would know where Dumet went. ماشي سي خوش إنسان أم تشارديا كلا رقة أجينا أقرب أخسيه والجماعة دقيب كا برون ليرة واز بينن ساعات ديشو فرياكون بس ما لنا إيش تشيوانية باب ميني نوانيم إيوه ترساون أجينا أشتكي آسايا اشتكان كاروي عم درقاتشي. Jamie, over here. تشيبو Okay, yeah. I'm freaking the fuck out. It's just خويني عم بيني دا كورة Just تشارلي blood? Are you خويني بيني بقريرو وأقسمك. conclusions. All we know is something was dragged along this way and it was bleeding. and that's not a cause for concern to you? خوش إنسان جماعتكي مجموعي زوران بابڕین لێرە لەبەرەوەی شتەکان ترسناکە ئێمە شارەزانین لێرە ئەو پیاوە کە چەڵەش بەجێیان هێشتون بەڵام چارلێڵە با بمێنینەوە جاوەسە لێرە کە دەرگای کردەوە ئەڵێ ئەوە خوێنە چارلی کچەکە پێڵەوە خوێنە کە چێمەڵەیەک نییە خوێنە شتێکی ئاساییە کچەکەش هەڵێ یعنی خوێن ئاساییە خوێن شتێک کە خوێن ببینێمە ئاساییە. Right, it's a little odd. Odd? What do you want me to say? Look, it's probably just Dumet or the groundskeeper dragging in some dead animal from بەڵێ شتێکی ئاساییە شتەکە قورس مەکە نەیدۆزینەوە بزانین چی ئەم مۆزوعە لەوانەیە شتی باشترمان دەست کرد. Welcome, one and all, to tonight's entertainment. Oh, what the fuck? Presented ئەوە by دوومێتە کەچەڵەکە Dumet? کچەکەڵەوە نەڕۆشتووە لێرە دوومێت ماوە کەچەڵەکە کەوتمان ڕۆشتووە بەلایەنەوە سەیرە. بە تەنیای نێمە ناناو کچەمان لەگەڵە ناچی بە تاکە زۆر ناخۆشە بەس باشە ئێستا دوو نەفەرن هی لەم لامپە لە بینی سێتەبەکە ئێمێ تاریکە زانی وڵاو کچە بەغیرەدە لە دوایەوە ڕۆ قسەش ناکە ڕۆمە چییە چیە ژۆم لە سەوتێکە ئەمە خوێنە دیسانەوە کونیادەی دەستکێشی خوێنایی پیاوە هەر لای ئاساییە هەر لای ئاسایی هەر شتێکە بینێ ئاساییە لای ئەم دەرگاکەی نەوزانین چی تێیە. You hear that? The fuck? برا وی بەستۆتەوە لەوێ هەڵا یارمەتیم بن. Are you... What happened? Are you okay? برا نەڕۆ قاچی پیانە هەڵا قاچ لا بە ئەمرم قاچ لا بە لەسەر وشتە چارلیقە قاچی پیانە ڕەگەمرێ تێ تەڵەیەکە خۆشەویستان It's a fucking booby trap. هەڵا پەلەمەکە حلێگە دۆزینەوە بلاچە لەسەرەوە ڕەگەمرەی Through by that thing. برا ئەوەش هاو بووی سیکە چارلی قاچ لا بە لەسەر ئەو شتە و پیاوە ئەمرێ
بێشیشان بکوژێر Jamie. ستەی یان لاچێت ئەو پیاوە کوژێ ئەڵا کوشتی لاچوو کوشتی کارە باش بڕە لە چی بوو با لێرە بڕۆینی دەرە بە قسەم کە لە با لێرە بڕۆینە دەرەوانێ ئەوە هەر نەیەش لێە کوشتی کە چارلی خاچی لا بر لەسەرەوە شتە کوشتی خاچی لا نەبردە خۆی چارلیە کوشت هەر یەک شت بوو چارلیشە کوشت ژۆی ژەمرد لە با خێرا بڕۆینە لێرە بڕۆینە دەرە بە قسەم کە دەی چارلی ئینکاری کە بڵێ با نەڕۆین Did you see him? The mask? هەڵێش شتێ بکە حەلێ بدۆزەرەوە با لێرە بڕۆین وەڵا کۆتایی پەمانیژە و سجن بوون We're trapped. What do we do? هەڵە چی بکەین Fucking door down. هەڵە با دەرگاکە بشکێنین On 3, دەرگا چۆن نەشێمی تەل و شیشە 2, 3. دەرگا بە چی ئەشکێ وەڵا ئەمە لێرە سجن بوون Yes. What is happening? خۆشەویستان سێکەوە چارلی و ئەو کچە لەوێ سجن بوون اینجا سێتەوە سەر ئەمە بوو بە سەعات دە و چارەگەمان ئاگیان لە هیچ نیان ئاگیان لەوە نییە زۆر چیرێکی خۆشە زۆر زۆر بڕەوە بێ زۆر عجیبە بەلای منە Don't make fun of me. Sorry. Wouldn't want you to cut yourself. ئەو بەردە Sharp as hell. ئەلۆ چیەکە ئەو بەردەی پێ و کوهینێکە جۆرە بفکرێکی خۆیان وەکو ئارامکردنەوەیەک وایە بە حساب ئارامیەکاتەوە چکەم کچەوتی با بڕۆین وتی من ئەمێ بڕۆین لێرە نەمێنین بەزیتر لەسەر قسەی ئەمان ماوەتەوە هینام هەر ئینکاریەکە لەسەرەوە کچاڵە با لێرە بڕۆین شوێنەکە باش نییە دڵم ئارام نییە باش ناڵێ It makes me feel better. Something you never seem to be able to do. Okay, maybe that was a shitty thing to say. I'm sorry. It's fine. This isn't the time or place I have to... to tell you something. Okay. باسیەوەکەن Earlier ئەڵێ تۆ ئێستش لەسەرەوەی کە بڕۆین لێرە واز لە میشە ئەهێنی تۆ about it. About what? ئەڵێ من هەروام لەسەر برانی خۆم ئێستش بە تەنیا بژبوو بێت ئەڕۆم لێرە شوێنەکە باش نییە شتەکان پێشاتەکان کێتە بەردەممان باش نییە He was setting up a studio in Brooklyn, fine arts. He wanted a partner. That's your dream. Yeah. There is exactly zero money to make, so I thought you'd tell me it was insane, rightfully. Because it would be. بە Like, پرۆڤیکت did بین you ever think maybe of chasing the dream first? باستوی بۆ کاڵە بیری لەو نەکردەوە کە خەونەکانە بەدی بێنی منیش بۆ ئەوە هەوڵما بەڵام کۆمەڵە شتی هاوکو بڵی نەشازاتە بەردەممان شتەکان بەدڵی ئێمە ناچێتە پێشەوە Don't put any of this on me. This is all you. I know. I turned it down because it would have taken me away from you. ئەم دوانە سەکەم دیسان دڵیان چۆتەوە بەیەکە ئەڵە من بۆیە و ئیشەم نەکروازم لێنا لەبەری لە توی دوورە I خستمانێ guess I didn't even think of that. دیسانە سەکەم دڵیان بەلەیەکە ڕات I just کوڕەکە تۆ ماساوکردن بووی What do you want me to say? ئەڵە چییە تێ پەیوەندی بەستینەوە to change with this. Deep down, I'm still hoping. ئەڵە من هەوڵێم باشتر بم شتەکان بەرەو باشتر بچێتە پێشەوە و تۆ لەگەڵ ما I بمێنەرەوە never once shied away from telling you where my priorities were. All right. I get it. We better go. Let's get back to Aaron and get the fuck out of here. Do you think they found Dumet? Charles seems hell-bent on talking to him, so... Urchak. Yeah. ئێستا ئەڕۆن پێم وا بێ ئەگەن بەهین ئەگەن بە ئەو دوانە چارلی و کچەکە کە لێوێمان تیامان ئەمە داخراوە ئەمە چییە Doors. Dumet? من دەرگایە چی بوو خۆڵا نازم با سێریکیان کەین مەش داخراوە
مش داخله ديمين مش داخله مش داخله عيلو ايه Wait, بس شيء What's that? is this somebody's idea of a fucking joke? How is this here? Did you bring this? هو او كتشي اللي بيها هو تشيو براس Is it her? Yeah, هو خويتي Shelby. او كتجناي الشيلبي اي ناسي يعني بلا سير هو رسمي خويتي والشيلبي اي ناسي او كتجناسي او ها او كتقج او انا بعض نسورك او ام لا او كتش خويتي او شان That's الشيلبي What? That's him. The guy in the back. You know? او بيا جناسي ام كتش لا يسيرم He was just one of those guys that was always around. We would be at some of the same parties, but that's it. It was my fault. You know that's not true. The night it happened, I was supposed to meet her. We were going to grab some drinks, go to a او party. كتشا برادريتي بس مردوم I slept تو through. شيشتيك بو مردوم There's a big deal on campus not to go out on your own. لا يسير يسا لو روجنامة ليري على موتيلي That's when he got her. It's okay. It's not fucking okay. It can't be. والله موتيلات يشتا سيري تياتي من هيش تكانا مدلنيا Someone wanted me to find this. What the hell is على that? ردا كان يرم بدلنيش I have no idea. But I feel like it's bad. What the hell? Get over here, now! Charlie! او شان داخس او ديوارة شان هبو شان لداخسن لي بيكرو چوار گوشه بانا جاتي بين I can't hold this. Listen, هاد you have to get the fuck out any way you can. Just get the fuck out! على ليرة برونا درو Jamie! Charlie! چارلي بيودتي ليرة تاتوان نزو برونا درو ليرة ممنو I don't know, but I think it's really bad. داك شكالا من نمودا موتيلا مدلنيا اشتكاني همي لجيقو ماناوية It isn't moving. So now what? We're fucked. ساعات بو بدونيو طاو ورد Yeah, maintenance corridors, crawl space, has to be. اشتكان خولا بيتو اشتكى ورد خولا بيتو لا يتداقر سنين سبت جيمي ياريقين ملا وش داخرة شيت يعني قاعداني لا هو مش كاميري او ناو Demet, what the hell is going on with him? He was nervous the whole way here. I chalked it up to him just being eccentric. There's a lot of miles between eccentric and murderous. وتشوف ري مخاطر اخوة Let's think about this. You saw Dumet take off. So maybe he found out there was a killer لا about دوميد رايكرد الله دوميد لبر ام مسعر رايكرد ديار اشتكي بينيوه and the dude in the mask. بو يكسر رايكردو دوميد ها او كأماني هنا بو ايرا That contraption, that's a hell of a lot to set up. That was planned out, every bit of it. It was set up. ايش الله معناها همي بلاني بو دار رجراو Which makes it even more. معناها همي ببلان كراو الله مشتانا همي ببلان كراو جينا اوار رونايك لدوايك بس دوميد ايجا كان ما ايروني هستكم غلطاتين تشارلي وزن سريم يعني كربا قرة والله ما هرقنا ربيلي وبرين طاو ربيلي روبرين راسك دوميت شتيش بيني وابوي رايك الروي خزو خوي نجادا سربا لما قوت الروي Motherfucker. اي طرحي وشي لداخسون Keep going. Just like Holmes. I know. وشي I don't wanna لداخسون think about it. كهرباكي لي كوجاندونتو زانن
ماشي هرزي زيارم كر والله. Trying to map this in my head. I think Erin's run has been completely cut off. Jesus, Charlie. Why is he messing with her? Because she's the most easily frightened. نرى برنا خوار وزاين شي. Don't you watch our show? Oh, what the fuck? Is that a kid? Oh, good. You hear give a kid voice too. I was worried I was finally snapping. Where's it coming from? الصوت شي ودرجات شي هو ما بيكينو. Charlie, come here. أنا ورا تشارلي. Let's get this open. يارمتي ما مدرجا كينو. والله دواء داخله ولا دوين وداخله. برا وتشي هو كل برازة وامزاني زلا مشتاق كتا يعني كردو والله هر خري ولم فوتين هو هنا خوش ريسان او كفريزر واي او شوينه والله درقا كان صداخر قرشو مليانة ده بردي والله يا سلام ما نفوتين ده ما سمشو نفريزر وكو فريزر واي ما تشي معنا لا درقاقش ما لسه داخرة تشي بكين والله شون ليرة نجات ما بي والله ليرة نجات ما بي ما لسه درقي شين آخر واي ايرا وكو درقي قواي ما تشي ام درقا ناكرتو والله ورا ما درقا بابي كينو. This one spins out. We can probably force it easier than the others. Stand back. لا بوصف لمك وتشي ولا اشكا. برا طلبوا والله طلبوا كوت اخوارو انا درياقي قفلاقي لي كردوا بس قاتشي جيري وطلبوا رك داش خراوي يكسر هو تجابونو لي قمانيش رارم الرقم أعلمي حدوت بو بيانزو الصدقة خوشي سانتا بروات هاد الشو ورده هاي جالت يانزي الشو او انا ترسناك بي اما يجو لاخويا قريتو ما تشيه شتي ازعاج ما مي صوتيني تجيل كردو هاد رقاقة داخرة والله قرشو بس سريابيش داوات تنترسنيك شي يد رقاقة دا مخن هاد رقاقة داخست الله قفلية على كسيلية تشارلي باني تشارلي مارك جيمي والله درقا كراولي يواني بوي هو تشي هو جهازك مينم وشي ثاني بيبليو برو جاو شونا سيري كان ميطابو طوزيشا جام كنت انا خوشي الرابوشي هي ابي زوزو اما بكار بيني بوي كهابلي كنت حيني ربوايا ها او بامبا ابي بكاري بيني بوي وحساسته كاري تينك او طابو طوز اش بي برو طازه تشاريني ها ميطابو طوزه اگر وشته بکار نین یا خنچی ما بشي دينم
براجيان ئەوە چییەوە؟ ئەوە چییە؟ برا هەموویانی بە عەزابەوە لێ کردووە. جا کچە خۆی ترسنۆی گیشەوەسە شۆک بووە ما نابینێ. دکتۆرانی چی لێ کردووە؟ مازیێڕێ بە وتی چوارگۆشەکە زانی چوارگۆشەکەین چییە بێ؟ چی لێ کردن؟ لێ نزیک مەبەرەوە کاکە، لێ نزیک مەبەرەوە دەرزێچێ بە چاوتە ڕقم لەم کچێ حەزەکەم بمرێ. ئەڵێ ئەی برا ڕۆنە ڕۆنەکەم زەندۆختە بە چوارگۆشەی لەسەر ناگەینەوە بەخوا. هیچ پێویست ناکات چوارگۆشەی لەسەرکەینەوە. شتێکی قێزەون بوو دەرزی و مەرزی کرد بە پەنهینە. نام کچە خۆشی ویچۆ بڕۆین مە چییە؟ لێ چوارگۆشەکە لای بەوە دەی لای بە لای بە مستر دومات لاو دومات جوی لەوە بۆی ڕای کردووە. ئەم وەرەقانە زانی چی خۆش ئێسان بۆیە هینی ناکەینە بەری پێویست نییە، پێویستی بە ئەوە نییە زۆر هینیکەین. ئەزمێ بگەڕم نەکا شتێکمان بیرچێیان لەم بابەتانە. ئەو دەرگایە قوفڵە. چی ئەمە؟ ئەمە دەرگایە دیوار کراوە. هیچ نەبوو. بە ئەمەش پلەیکەین. لای بەمە باسی و هینەکە ئەکا و چێلەکە ئەکا بە حساب ئەوەنی تر چییە؟ دەرگایش داخراوە. باشەوە دەرگای چی بوو بەڕازە ئەمە؟ ئەو دیوارە شتێک ئا لێرە هەیە. هینام دەرگای بۆ چۆن بێ بکرێتەوە ئاو هیچیش نەبێ. هیوانیە سەیرە. ئەمە چی؟ ئەمە مۆبایلە. بازدەکان ئینذەبی تۆتاڵیۆر تیپ جیمی کورەمە هینە. ئەمە بۆ جیمی و هینە بێ بە شەڕیشیان. جیمی نییە ئەو بکابرا ئەیا بە شەڕیان ئەو کەچەڵە کڵاو بەسەرەکە وازانە جیمی لێ بە سەوتێکی دەجیل کردووە. لەناو ئەو بووکایە سەیکە لەناو دەمی ئەو بووکایە کامێرەکەی دانا ئەم نازانێ ئەوەتە ئەو بووکانی هەمووی وا لێ کردووە هەمووی کردووە بە کامێرە. لە جیمی تۆ لەکوێی؟ ئەڵێ
هەڵە خۆ بشارەوە هەڵە چی بووە هەڵە چی بووە پێم بڵێ هەڵە تۆ بەس خۆ بشارەوە و تاواق هیچێ نەبێ هەڵە تۆ بەس خۆ بشارەوە هەق هیچێ نەبێ پێڵێ هەڵە تۆ بەس خۆ بشارەوە ئەدەی خۆ بشارەوە هایت بێ خۆمان بشارینەوەنێ وە دۆڵە ئۆ خۆی کردەوێ ئەمە تامە هاو ئەمە بکوژەکەیە ڕێکستایلی هۆڵمس کورە هەر سەوتی خۆی کەشفێکە پێیوت جێمی وتی بڕۆ خۆ بشارەوانێ خەریە زیڕاکە زۆر گرافیکی زۆر جوانە یعنی یاریکی حەزەکەم دوای ئەم لایڤە کە لایڤەکە تەواو بوو نەگەرمە ئەمە حەزەکەم دیسان دووبارەی کەمە مەرحەلەکانی وڵا کارەواکەی لێ کوژان و کارەواکەی لێ کوژان و ساعت بوو بە 11 دقەی شەو خۆشەویستان لە ناو یاریەکەیە بێ ساعت 1 و 2 شەو چی ڕۆوە بران ڕۆ وەسە دەرگاکەیان بینی ئەڵێ ئێمە حەبس کراوی ناگامە لە خۆمان نییە سجنی نێسە لەو دەڵە لە شوەیە لە پێم وە بێ لە ڕێستۆرانتەکە وەستەوت بێت ئەه برا خۆشەویستان سەیریکەن هەر هەمویانی دروست کردوێتەوە بە بووک ئەوە چارلە ئەوە هەمویانی دروست کردو بە بووک جاوەری زیڕەمەکە بە بووک هەمویانی دروست کردو لە ماوەی ئەم مەسافەی چەند سەعاتەیە لە سەعات 7 وارەوە تا ئەم کاتە جا سەوتێ موشیانی تەجیل کردووە سەیریکە ئەو کچەکە خۆیەتی ئەم کچێ دروستی کردوێتەوانێ هەمویانی دروست کردوێتەوانێ دەوەرە هین جایتر زیڕەمەکە بعد دیستۆڕیم باشترەکە هەڵە نازانم چارلی ئەمی بۆ خستە ئەم بار و دۆخەوانێ با بڕۆشتینە باشتر بوو سەیری کە هەمویانی دروست کردوێتەوە هەمویانی دروست کردوێتەوە باشە بۆ چەند ساعتە چۆن فریاکە و ئەوە کچەکە خۆیەتی ئەمە ئەم کچێکە لەگەڵمانە ئەوە چارلیە ئەوە چارلیە It looks just like him. No way somebody just threw these together in the last couple hours. هەڵە ڕێگوگۆ خۆیەتی زۆر سەیرازانی ئەبێ داناوە سەیریان کەین شکە ئیشارەتەیە بەڵام بەس لای سەیرە کچەکە ئەڵێ جۆلۆ سەوتەیە خەریکە نزیکە بێتەوە بێ سەوتی خۆی بگرێ کەشف بووین You guys suck at being stealthy. یک دقیقه خۆشەویستان یک دقیقه
هذا شي الرياء الليرة الله يستكم Demet killed his groundskeeper كوتوينة right in front of us. شوينيكي ها بضي طلواني طلما مداندرو. He was wearing a mask, and I know how that sounds, but I'm not joking. And now he's after Aaron, so we need to move. Wait, hang on. Where's Charlie? I don't know. چارلی لشوی ولی نزانم. حالا بچه‌ی خودمان بینی من که پیاوی کشت. چارلی جا بۆ لەگەڵ ما خۆشی سەنا کە دەرگاکەی کردەوە کەوتە چاڵەکەەوە. مەوە سەوتی هەمیانی تەجیل کردووە. ئۆ وەڵاوە چاوی ڕاستی تایە. وەڵاوە چییە؟ وان زانی باغەیە بەس چاوی ڕاستی شتیایەتی. لایەن سەیرە ها چاوی ڕاستیە. وای زانی باغەش بێ بەس ناسێگەوە چاوە ڕاستیە. ئەلەمە هەر ڕاستی ڕاستیە. ئەو کچە تاوە لە با بڕێنە دەرەوە لێرە. هەر ئەمە یەکەم جار وتی با بڕێنە لێرە ئەمان بە قسەیان نەکرد. چارلیش وتی با بمێنەوە شتەکە ئاساییە هەتا بۆ خۆی سەری چوو بە قوڕە. هەڵە دەرگای کاتی نێرەوەش داخراوە. دەرگاکان یەک لە دوایەک داخرن. ئەماڵێ تۆتە یاریمان لەگەڵا گەورە خۆتمان پیشان باگە ڕاستەکەی. خۆشەویستان یەک دەقا سەهینەوە سەر ڤیدۆکە بەس یەک شت هەیە سەیکە هەتا بچیتەوە ناو ڤیدۆکە وردە وردە ئەچتە ناو چیرۆکی یاریەکەوانەیە. جا ئێستا لێرە یەک شت غەڵەت تێگەیشتنەوە بۆیە ڕامگر ڤیدۆکە. ئەمان نازانن کە سەرۆکی ئەو ئوتێلە ئەم بەزم ڕۆزماکە ئێستا وا تێگەشتون پیاوەکە چەڵەکەیە تێگەی پیاوە ڕەشەکە کە ڕێ ئێستا وا تێگەشتمەڵە نەڕۆشتووە ئەوە دیسان ئەم بەزمەکە تێگەی بەڵام خۆی واژ نییە بەس ئەمان وا تێگەیشتون تێگەی یانێ سەر لیا لەو سیانەکەی گەری غەڵەت تێگەشتنە لیا ئەوتی ئەوە وتی نەخێر ئەو نییە. جاسە با چینە ناو چیرۆکە بزانین وردەورە چی ڕوئەیە ئەوەستا چارلی ئەمە چارلی کە جیابەتەوە لێیان بە تەنیا ماوەتەوە کچەکە ژۆی کە زۆرە ترسێ ئەوی ژەر باماشیەوە بەس ئەم سیانە یەکیان گرتوتەوانێ تێگەی باش چینە ناوەکە شیارێکە. خۆشەویستان لایکی ڤیدۆکە بکەن سەبسکرایبی چەناڵەکە نەکەنەتان کردەوە ڤیدۆکە شێرکەن بۆ هاوڕێکانتان بۆی کەناڵەکەمان بەرەو پێشتر بڕۆ بابەت و ڤیدیۆی جوانتر دانین بۆتان. مە چارلی سەری هەمویانی کرد بە قوڕە ئەم وتیبان بمێنینەوە بە نەڕۆین. ئەم ڕێزەی نەما کرێتەوە نەباش ئەمە کلی لێوێ بانی کچەکە ئەکە جەیمی بانی کچەکە ئەگاڵێ تۆ لێرەی نەکچەکە بەجێ گەشت وە چێ کلیلە وەرە خۆشەویستان سەیری ئەو شتە تۆ سەیری کە ئێمەی خسوتە ئەم هینەوە ئەم چاڵەوە کە دەرگاکەمان کردەوانێ کەوتینە ناو ئەم چاڵەوە باشە اینجا تۆ سەیری گەلێرە کلیلێکیشی وەدا ناوین یعنی خۆی ئەمە شتێکی ساک لەگەشی وەدا ناوین یەو دەرگایە برا کلیلەکە داخ بووە کلیلەکە سم تەعزیبە کلیلەکەی داخ کردووە توان بۆ نەجاتی وایە بە ئەژ بوو بەو تۆزە گەرمیە ئەوە چین دەرگاکەینەوە خۆڕێ بەسەر چارلی بێت تووشی چ بانکە دەرگاکەمان کردەوەسە بە حسابی خۆ لەو قاچاکە دەرگیان بۆ کرایەوە کورە وەڵا
هەستەکەم نییە چوویتە ژێرزەمینێکەوە قڕ چوومە ملتە ناوەرێسە کارەبا لێرا بۆ بڕێلی مە چیەم ڕسمانە ڕەمیانی کوشتو لای بە نامانێ وەش بە دەماکەوتۆ کوشتێتی تەواویتە برا ئەمە چی بۆ لێرە ئەم کتابە ئەمە کتێبە چییە ئەمە هینم ئەمە ناوی ئەو کەسانێک کە کوشتێتی برا ڕۆناکەم چی کوشتووە لێرە هەمووی نووسیوە لەسەری سەوتێگاو ئەو چییە سەوتێگاو ئەمە شاشەیە بەس ئەمە کوشتووە کامێرەیە کامێرم ئەمە چی شارەتە ئەمە باداگرن بیێنە خوارەوە ئەمە دەرگایەکمان بۆ کرایەوە کورام تەجیلەش کەوتە ئیش ئەم تەجیلە ناکوژێتەوە ڕۆناکەم مامی سجن و کون و کە لەبەرە وەڵی هەستەکەم قڕی کردو بەسەرە میانە ئەمە چی بوو لێرە من دەرگایمان بۆ کرایەوە من دەرگا ئەمێ بیکەیتەوەنە هاڵە بەرەو بە قاچی خۆیە چێ بۆ مەرجی خۆی ئەمە ئەوەیە چییە ئەمە چی بوو پاشە چییە ئەمە لێرە سەر ناکەوێت سەرەکەوێت سەر ناکەوێت ئەمە چییە ئیشارەتێکی یاوەڵە لەمەکە لە بێ بۆ کوناوڕێن بێ بۆ کوناوڕێن نەموت ئەم چارلێ وتی با بمێنینەوە ئەمە دابینەوە زانی چییە بێ برا ڕۆنەکەم ڕۆڵای کە کارەوە بڕێ لە خۆی ترسناکە بێ جاوەرە لە شوێنێکی ئاوەش چاوم لە هیچ نییە ئەمە نایکاتەوە ئەبم کارتاکرێتەوە دەی گۆرە دەبی کەرەوە دڵم تاقی لە لێرە ئاردووکە ئەو وەرەدە
بلا ما خوشي ثاني بأماكينه أنا بأماكينه بينه وأملا إيه بأرضي لقلاكي وكرمانو مش كنت شرخشتي ديابه قاورو ما كردو بوم باري چوارده دانه ما گوگرو بزڵی چاوەمیج نابینێ ئەمە دادرایەوە دووبا بچینەوە ئەو دی بزانین چی لێ دی بچۆرەوە ئەو دی و لێرەوە هاتین بەڵام بەس ئەم درگانە بەشکم کارەباکەمان بڕی لێرەوە سەوتێکیە براوە چییە هینی وەدانەوە کورەو لەکەیەکە بە دوێ پاکەتە گەڕێ جگەرەکە چی بووی دانەوە هەستەکەمە تەڵێ دەوڕۆ دەیەوە قورچوو بە سەردە و درگاگەی لەسەر داخرە قڕیر بەسەر خۆیان What's he doing? نەجاتی بێ ئەو کاتەوە باشترێک برانە ڕۆ پڕی کرد لە غاز بووی ئەوە غازە خۆشی سانسی بە چ تەعزیبێکی کوژێ خۆی دەرخزبووی مەڵا سجنی کرد لێیە سیکەوە غازە ئەوەش چەرخی بەدەستەوەیە ئەو چەرخە داگرسێنەیە گڕەگرێ سووتێ چارلیە سووتێ ئەسەکەم چارلی لێرە ئەمرێ من ئاستەکەم بدەیت چەرخە ئاگەڕاوەتە لا سووتە ما سووتە سووتە
أو بينما كينو مان أوان كينو باشتره لا سوتا لا تشارلي سوتا خوشيسا يا كم كاس تشارلي كشت يا كم كاس تشارلي كشت It can be difficult working with someone you've been involved with, but I think Mark and Kate may be finding a way and learning some new things about each other. And how do we feel about Mr. Dumet's lovely animatronics? I think they're rather clever. Some of them look very realistic. I wonder where he sources the parts. It would only be fair at this stage to offer up a little hint to even the odds. What do you think? Let's take some inspiration from the works of Sir Arthur Conan Doyle. Apparently, our friend Herman Mudgett was so enamored with Sherlock Holmes that he borrowed his surname. بس ياريكا معلومات للسروايا على حول بالكات ياري كردن أو بجارداني كي تبردمت بغلطي هلي نبجري چکە کاریگەری بێ لەسەر شێوازی منشنی یاریە كانت هەڵا من تەنها سیر کەرێکم هیچ کاریگەرێکم لەسەر یاریەکانی یان ئەمە ئەکتەر نییە بەس ئەمە ئێتە لە بینی ناوبڕی یاریەکان هەیەتە سەری و وەکو بڵێ ها شتەکانە پێڵە مەڵێ بڕۆ بەردەوام بە برا ئەمانیش بە ڤیدیۆ سەیرەکەن مانیش لێرە بە ڤیدیۆ سەیرەکەن وەڵام توانی شتێکی بۆ بکەم بە کامێرەش سەیریانەکە ئەوە دەرگای بۆ کردنەوە یەک دەرگاکانیان بۆ کاتەوە بوو بە 12 دقیقەیشەوە لە چارمانی ئەرە بێ لەم دەرگایەوە بڕین هیچ ڕێگە حل چارێکی ترمان نییە لایەتی کشمان پێوە بزانم ئێ بە جیمی یاریەکەین ئەلێ بەبوو لێرەوە بینەڵێ هیچ ئۆپشنێکی ترمان لە بەردەستانەوە ئاگەم و تێلە زۆر گەورەیە زەن بڕۆ دەی تۆش بڕۆ مە شوێنی تەپ و تۆزەکەیە Columbus Spa.
نلي شو برين for guests. We treat each and every one of our guests like a real work of art. Bitch. He's watching. نلو بشينا خوارو ليرو بشينا سترو بشينا وبرو بيري شاتواني برين نارو باز بباشتري شيو ودرجة داخله ناكرته براتش تسترو مقادر مية لا Keep looking around. صوتي وخشخشة شي وراديو بشيت اخوارو برامز مزلامة مردو There must be something useful around here. معلوماتي وكابريو شو درقاو شنو زور جنجالة This way? تيقشتم بچورو سرو دي برو امس شوينه اوديو بآبيرا بري مكونه نوم بيرشو دي راس قادر ما يبرون يصيروا عشان سيرة كما ما نشتياش درقا كريتو ناكريتو سيري أنا قم شو ديري أنا Mark, give me a hand. هذا ورا بقى ما بشكينين Bust through this thing. 3, 2, 1, go! دي هذا ورا أرمتي ما بقى ما بشكين الله وان اشتياتشو Kate?
ما وانيش كنت نخوارو. We'll get back to you. Stay there. وانيش تياتشو. ما نيش كنت نخوارو. This wasn't in the script. ودي سان صوتي يجي. جابوا نوك تشكبت الدنيا معي. هادشي Stay close. Obviously. ما بغلطنا هاتوين. ويدري أرونكم الله يزري بيكر دمرو شيو شو بنو هر سيارة مكر بأخوان ما هر نقشت بدرو جامب باش ما تشي بيه ما هاتينا خواتي جماعة من بحالش تبينو زق تاريك زعما ندير السر اللي جرناكم والله الا خوم ورب شروع السرو زعما شو هاتي بتشوم ليجني هتبرر السرو اللي ربش اوبر ايه خرابنا هاتوين نا والله ايه طاو بس رم داري ابري لا شباش رايا كمان دوزيو اللي رو هاتين بلا ما كشكا تاريخ نابي غلط كين There must be something useful around here. نبرو خوارو زور تاريخ هاورين شام بحال دي ماش شيبوش وخشخش برارونكم بوكانت شي همو زلامي راسيشن كرديني ببوكا ليش تاكم بيني ديرو مالا چی نازم نه چه دستره كلها بدوري خوما يجيلهم براغن ولی رو بچینه سرو بچینه او برو نه زمیر زور تاریگه چاهم لی چیز نیم
هريج نير بقرينو بشو هاتيني بقرينو بويا بو استمر رو خوارو كل هالنازم لي شو هات وكرككو There must be a way out. مستدير إشارة ديشية هستكم تشاقين شوش طبي بيتشي كل بقري مشين يخون قين عمل لي لا تشاقيم There must be something useful around here. كل جري مرحلة والي جيرة بك شي زي قونا أسانيش تخواوشتا نشكي Mark, give me a hand moving this shit. أنا مارك يارمتي ما بعمل لابين كوت نشوني يخرابو برم ئەوەی کە کشتوتی سەڵتی مێنی تەجیل کردووە لاوازەیە لە چی خۆشی دەڵێ ئەوە ڕێک ئاوەتان لێ یەکەم کللەگەشتی بۆ داناوین ئانیها یاریمان پێکە ئەو سەرکە چەڵی سمێڵە یاریمان پێکە بەشکم لە ئاخیرە هیچێک بیکوژێم کللەی شوویەوە بڕێن تازە ئەمانە ئەڵێیان ئەمرین یا دەرەچین لۆبی بەم بیکەینەوە ئەنیڵێ لەوانەیە ئاواشتان لێکەم ئیتر کچەکەیە ئەو کچەکەی با بڕیم وەلێ بێگەشتنەوە چی بوو بەڕازەوە کچەکە نەبوو Mark, here.
ولا يارمەتی مەدیسان بە ئەمە لابێن و کچەکە بۆ هاوڕێیان لەو دیۆزن. Jamie? Here. Okay. We're okay. ئەڵێ باشن. God. We found a key. ئەڵێمە باشین. کلیلەکەمان دۆزیەوە وەرە با لێرە بڕێنە دەرەوە خێرە. برا ڕۆنەکەمەوە هاو. Hear that? چاودێریانەکە کوژێکی زۆری نەها سام ناکە سام ناکە. This way. ئەو ژمارە شتێکی دیە خۆشەویستان بەس نازانم چییە. 181 ساعات بوو بە 1:25 دقة. ئەمە ئێریە هاکە لە دۆڵابەکە خۆی شاردۆ Get away from me. رانەڕۆ. خلاص ايش سجن بو. والله ايش سجن بو. ئەو کچە ناکوژێ زۆر سەیرازانی دوو جارە بۆ یەڵەکەی نایکوژە 1:31 دقة هاتین و لای ئەو کچە ناکوژێ زۆر سەیرم لێیە ئەوە ئەوانیان بینیەوە وڵا کچەکەی حەبس کرد نەویشە حەبس کرد ئەو دوانی سجن کردایە سازانن برایان وڵا ئەو دوانی سجن کرد بەس ئەو کچیان ناکوژێ زۆر سەیرە یعنی ئەو دوو سێ جارە بۆ یەڵەکەیە جەماعەت لا یارمەتیم بن هەوڵ بن ئەمە ئەم مەرحەلە تێپەڕێنین What was that? ئەوە هینە هەوای ژوورەکە دەرەکە یعنی بڵێ ئۆکسجینی تیان نایەڵێ جا ئەو کچە خۆشی نەخۆشە ڕەبۆی هەیە نەخۆشی ڕەبۆی هەیە ئەم کچیان Regulator switch. Will that give them air? No, not both of them. It's sucking out all the air. Wherever we point this lever at. ئەڵێ هەواکە هەوا دەرەکە ئۆکسجینی ژوورەکە یەک اختیارێکیان لە بەردەستایەتە ناتوانن ئەتوانن یەکێکیان ڕزگارکەن نا ئۆکسجینی تیان نەما If we don't do something, both of them will die, Mark. Jamie, please. I don't want to die. I don't want to die. بێ اختیارم اختیارە بێ یەکێکیان هەڵبژێرن We have to choose. Now! خۆشەویستان سەیریکە بێ یەکێکیان ڕزگارکەن اختیاری یاینەتێ ئەها سەیریکە یان کێڵ یان کەیت ئەبێ یەکێکیان ڕزگارکەین ئەگەر نەشیکەین هەردووشیان نەمرن ئێستا نازانم هایترە بم دوانێکیان ڕزگارکەین تەمان ئەمەی ئەم لە دەستە چەپ ئەوە خۆشەویستە کۆنەکەیەتی ئەوەی ئەم لایەن ئیشی پێی نییە دوو دڵم نازانم کامیان ڕزگارکەم نازانم بەڵام بەڕای من وەکو ڕای من ئەڵێم با کەسیان ڕزگار نەکەم من وا ئەڵێم ئەڵێم با کەسیان ڕزگار نەکەم زانین چی ئەبێ یاڵا دی کەسیان ڕزگار ناکەین
قل الرقم ها. نا بزانیت چییە بێت چکاگەریشیان ڕزگارکەین لانە خۆشمان تیاچین نەوە مرد ئەوە چییە؟ سەیرە ێ باشە خۆ من کەسیانە مەڵ نەبژار هەی لەوە وی ئەمەیان من بەس من کەسیانم هەڵ نەبژار کە ڕزگاری کەم زۆر سەیرە Oh my god. I didn't know what to do. سەیرگە من کەسیانم هەڵ نەبژار کە ڕزگاری کەم بەڵام ئەم کچەی ڕزگار کرد خۆی ڕزگاری کرد ئەمیژەڵێ لێ واز بێنن لەم بەزمە بیر لەوە مەکەنەوانەیە بێ هەوڵ بین ڕێگە چارێ بدەزینەوە هەڵە سەیرکەی نامێ لێرە کاتی مەحکەمە دانین بێ هەوڵ بین ڕێگە چارێ بدەزینەوە That's what she wrote. It's Charlie. It must mean something, right? Is she saying Charlie's involved in all this? How? He did get us out here. He insisted on it. What are you talking about? That's crazy. ئەڵێ هەوڵ بین دەممان بە پۆلیسگا تام خۆشیستانە مە مۆبایلیشیان پێ نەما هەر پێشەی بێنە ناو دورگەکەەوە لە ڕێگە مۆبایلەکانیان لێ سەندن ئەوە کێشەیە He's trying to pick us off one at a time. We need to stick together. Hang on. You could be listening to us right now. Where should we go? Back to the ferry. Juliana. It's on the line. Maybe we could reel it in. Juliana. The lighthouse. Maybe we can signal for help. السلام عليكم بخير ببرايجين مانسا. All the way out here? Lighthouses are meant to be seen for miles. No one is going to believe it without proof. You want me to record him trying to kill us? And the bodies? For the cops. الله بيهول بين رجع شارب الزينو أو جويليان بو أنا أمان أنا الدميام جاب بوليس أي جويليان بو كي الدميام جاب بوليس درجة كاني داخست درجة كاني داخست جامع بنو والله عمياني ليك جا كردو ده بردي هم يعني ليك جا كردو هم يعني جا كردو ليك ساعات 2 دقيقة شو مار جاريكن هرسي كان ليك جا كردو سلو مانسا بخير بي سرچا بولاي فكر او كاميرا كمان تياتشو والله كومنتا كمان خندوانيا كاميرا كمان قوتنا اوكو كم باش لاي كاميرا كمان قلتنا كوبا كومنت كمان خندو بير مشو بازنكم چوار گوشه زين چیه
چییە تەنەکەی ڕۆنە چییەوە؟ ئەڵە خۆ بشارە خۆ بشارە خۆ بشارە لەکوێ لەکوێ؟ ئەڵاو بکوژەکەی برا دەسم بەرە لە عینەکە وڵی نەمزانی دەسم بەرە لە خۆشاردنەوەک وڵی نەمزانی خۆشەویستان خۆم شاردووە بەڵام دەسم بەرە وخوا ڕەکوشتمی دەی بە کوشتمانە ئەمجارە خۆمان بە کوشتمانە دەیگەڕێ نەشی کوشت بێوەشی کرد ئەوە ئێڵدۆکەم گرتایە بۆ ئەوەی کە خۆم بشارمەوە بەس دەسم بەر بوو وەڵا ڕێک پیزانی مارک فت چی ئەم گۆزە و مۆزەیە برا داخرە چی ئەم دەرگاچ ئەم دیوارانەمی داخرێ زانن بەڵێ لایتەکەمان داگرسێنین دیزان بەزمەکەی زان بەزمەکەی لەکوێوە دەست پێ بکەین لە خوارەوە داخمە چاوم لە هیچ نییە بێ لە خوارەوە دەست پێکەین پێم وابێ لێرەوە جا سەرەوە ئەمە ئەم لە ئەمە وڵی نازانم دوای بۆ کوێ فەشەل ئەو ڕسمە قورسە زانن بێکو ڕسمەکە چاکیکەین بەس قورسە ئەمە اینجا ئەمە ئادەی کرمانەوە بێکۆ ڕسمە زەردە چاکیکی دیوارەکەمان کردەوە بەس کارەوەکەمان بڕی کوا دیوارەکە وڵای هەرچە ئەمە دیوارەکە نەبوو وڵای نازانمەوە دیوارەکە بوو دیوارەکەمان کردەوە بەس کارەوەکەمان بڕی ئەمە لێرەوە هاتین ئێستا تێگەشتم یەکۆ ئەوەتە درزێک کرات وەڵا خەریو بەجێ بێڵین بێ لەم درزەوە بڕین زۆر ترسناکە ئازایی ئەمە چیە مشت سەد و دوو داخراوە داخراوەم دەرگانە
يعني كهربان بي بتنيا لو شوي نبي وسوريان بيني أتشم بزك دقابزان أم درجات شيء نوكشتك بتجيبين دي خومان وجماعات مش داخله الهرسي يعني ليك جا كردو وزن وآبني زيارم كروم زي اشتيقه وكاميري هم يدينو زيارم كروم زي اشتيقه كاش كاميري وكوا لايتا كمان ايه اشتيني ببناي جومانا ماشي ليرا معو قرينو ما في سبب چواردەم مەژووری نووسنە ئەمە لێرەوە هاتین ئەمە لێرەوە هاتینە بێ بچینەوە بۆ ئەوێ خواوەرە ئەمە وەڵی دەرگای وەم زەین دەرگایە کە چی دەرگا نییە بێ بەم دەڕنەویزە بیکەینەوە ئەسە تێگەشتم وكرمانو والله ما تشي إيرا ومي كاميرا وشتام ميرا مي كاميرا وشتا أما ليرا تشاو ديريانكا إيرا كاميرا وشتا ليرا تشاو ديريانكا وكو أوفيسي بكوجاكا واي ماشي ورو درو كاك يسيم كاميريكين ما خوش جماعة تصويري أماني كردو يعني تشيان كردو همي تصوير كردو زور ورداوتيوه باقي خارج الزراكم وتشيوا هالشيء كردو تشيلو كردو ويش والله الزرام كردو تشيو خمناكم كو هو بكو جاكي خوش يساناوتا بس نايبيني اما اوان نابيني نابيني چکە لەو دیو ئەم نابینیەوە ئەوە چارلیە سووتان دوتی ئەوە چارلیە چارلی سووتاند نەخۆ پشارە ئەوە چارلی لەسەر کورسەکە دایناوە سووتان دوێتی بیکە بەهین مەها کوینی لەکە کو ڕۆبۆتی لەکە نبینی باش سواز خوا نەجاتم بوو ئەمەش کچەکەیە سەعات 2:23 دەقیقە کارەوە بڕە ئەمە چییە پێی لایتەکەیان باشە خراپ نییە ئەوە چارلی بووە زانن لەسەر کورسێکە داینابووە لە هینەکە سووتاندی لە ژوورەکەیە بەڵام بەس چارلی بازم ڕۆحی تێما بویشت ماتینەوە شوێنی خۆمانە دەی ئەم دیوارە داخرا هاتینەوە شوێنی خۆمان ما چی هەمووی لە یەکە چێ
صوتي جدزا ديوارة من داخلها يعني كتب لي يا ابوي دانخ He says self-help books don't work. بهول بيمشينا وديو لایتەکە ما کوژاوەتەوە ئەوە تا دامەگرسان سەوتێ گوێت کەسی تیا ئەم جێگەیە کەسی تیا نییە لێ زەلامی تایە یەک دەقە خۆشەویستان ئەو ئینەم کوژایە ئەو شاشەیە با لێرە چاکیکەم بۆی بتوانم ئەو شاشەیەم کوژایەوە لێرەوە چاکیکەم بۆی بتوانم کۆمنتەکانی ئەوە ببینم باش با بڕێندەی دەست پێکەینەوە گورە ئەمانەمان ناوێ ئەمانەمان ناوێ سەوتێ گوێت ئەو کۆدە بێت لی بین بەس جارە پەلە مەکەن بێ بگەڕین ئەو دیسان ئاوێنە زانین هیچمان بیر نەچووە ئەمانە مەشمان ناوێت لەبەرەوەی ئەمە معلوماتی وتێلەکەیە مەسیە لێرە سێم ئاوێنەیە کە ڕێگەڵی دەرگایە باشینە بەلای کۆدەکەم کوا هەن دەرگایەکی لێ وێسە کۆدی لەسەر بوو ئەمەت زەماوە نایکاتەوە دایشی سەیری ئەوە ناکەم چکە بێ کۆدیە و دەرگایە بدۆزینەوە لە شوێنێکا نووسراوە ئیتر بێ کۆدیە و دەرگایە بدۆزینەوە ئەم قاپە چی ئەمە هینە ئەمەت
کۆدەکەی هینە جەماعەت یەکشتم هەوە خەیاڵە ژمارەیەکمان لێیە ژمارەیەکم بینی لە هینەکە 1999 گومانەکەم ئەوە بێت گومانەکەم لە خۆم وەڵم ئەوە بێ بزین ئەوەیە بزین ئەوەیە ئەندی بزین ئەوەیە 1999 ئارە وەڵا ئەوەیە وەڵا خۆیەتی کردیەوە درگایی کردەوە چرخە لایتە داگرسێنرەوە وە چیە داوم بەتاڵ بوو نا بەتاڵ نەبوو من دەرگایە ئەوە تا ئەوەیە ئەگری وەی وەی برا ڕۆنەکەم ئەوە سەری پێ کورەوە ئەگری و بەزەوە سەری لێ بووە برا ڕۆنەکەم و چی بوو برا ڕۆمە زیێڕە بێگردم سەری لێ کردوێتەوە Thank God. What the hell is this? Pleased to see you too, Kate. Glad you're alive. Tu bashi. No. Marco. I've seen Demet though. He's creeping around. خۆب شارۆ نەیبینین ناوڵ چیو He's got video feeds, recording decks, a mixer big enough for countless mics. He's watching everything. It's more than that. He's got utilities running through here, hydraulics, electrics, everything. He can control the whole building from here. How far down does it go? This all connects. This is how he's getting around the house. Charlie would say this guy is a fractured thing. That he's wearing a mask to put what he's doing on a different personality. That's probably ما بحاول بندير نجات ما بي والله تازة شان سيركم نجات النبي مقدر معنا برين بس جاربة بزاف الصورة إنه زين شتيشي لينية ك معلومات من باتي Crazy implies out of control. Look at this place. This is methodical. That's not crazy. No. معناه بيسا بيم كودانا دوي. Wait, he's wearing the mask as part of the performance. At best, maybe he's insecure about something and it gives him confidence. Insecure? Like low self-esteem? كاميرا شير. Is he uncomfortable at parties? Did his mommy not hug him enough? Dad, take a look at this. اوه كابراكي يا جماعة وي كدا ساكي كربنوسكيا There was no groundskeeper. We saw a guy in a yellow jacket. Oh. I guess that was Mr. Demet. Don't you read any of our research? I just set up the lights. I'm sure he fits the profile. Bullied as a kid. As an adult, he's either an extreme overachiever or a psycho. Nothing between. He likes being in a position of power, especially over women. Cool, but why? Lots of people put up with that stuff and don't turn into killers. Aside from the unhealthy obsession with H.H. Holmes,
It's copying the MO. Clearly, he identifies with Holmes somehow. شێراتی نەوە سەر هەمان شوێنەڵێ چیە ڕاستی سیر نێت خوا نا نهاتینەوە سەر هەماش بێ بچینە بچینە سەرەوە بچینە سەرەوە هاوڕێیانی عەزیز خۆشەویستان دۆستانی من پێم باشە لێرە کۆتایی بە پارتی ئەم بەشەی لایڤەکەمان بێنینە پشەو کاتەکەش تەقریبی درێنە لە پارتێکی ترە ئینشاڵڵا هەوڵێین چیرۆکەتان بۆ تاواکەین وردە دەبزانین ئایا چیان لێ و چیان لێ نایە ئێستا لێرە ئەم کچە ماوە لەگەڵ کچە ڕەشەکە و کوڕەکەش ماوە بەڵام بەس هەرسێکیان لێک جیا کراونەتەوە ئەم دوانە بەیەکەون ئەستەکەمان بکوژە وەکو بڵێ خۆی ئاوا تۆزە مەجالیانەیەت بەڵام بزانین لە ئاخیری چیرۆکەکە بزانین کامیان ئەمێنەوە خۆی دایمەن فیلمی ترسناک یان یاری ترسناکەوەی خۆشە کە بزانی ئایا لە ئاخیرا کامیان ئەمێنەوە چی بەسەر چیرۆکەکەیەت ئێمە لێرە ڕایگرین لایڤەکە بۆ شەوێکی تر بوو یامەسم بۆ لایڤێکی تر ئینشەڵڵا هەوڵێین چیرۆکەتان وردە بۆ بگەینینە کۆتایی داواتان لێکم ئێوەش لایک بکەن سەبسکرایبی چناڵە بکەن و هەوڵ بن ڤیدۆکە شێر بکەن و ڕای خۆشتان بنووسن لە کۆمنتە ئایا لەم جۆرە ڤیدیۆیانە بەردەوام بێ بەردەوام نەبێ دەست خۆش بۆ هاوڕێیانشمان کەم شەو لەگەڵمانمانەوە کە لایکیان کردووە یان هەر کۆمنتێکیشان نووسی بێت دەستان خۆش بێ هەرە کەس لە خەتە کاکە وەڵای نازەم کۆمنتێ بنووسیم زەین کەس جوابێتەوە کەس لە خەتە کەس لە خەت نییە نازەم هیچ دیار نییە دەستان خۆش بێ